شتێکێکی تر لەو میوزیک ڤیددیوانێک کە بڵاوکراوەتەوە بڵاوکردنی میوزیک ڤیددیۆکان مرج نییە هەرتەنها گۆرانی بن بەڵکو هونەرمەندانیش بۆ ئامێرە میوزیکەکانی خۆیان وە ژەنینی پارچێک میوزیک و دوجار بە ڤیددیۆ کلیپکردنی ئەبێتە بابەتێکی گرنگ بۆ ئەوان وە گرنگی پێدرێت نووترین ڤیددیۆ کلیپی بەڕێز باهۆز هەژار کە لە ستودیۆ لەگەڵ مایە سپاسێکم بەخێربیت سپاس بە ئامادەبوونێت بەر لەوەی قسە بکەم لەسەر بەرەمەکە بە هەمان شێوە بەشی کێبینین و دواتر قسەی لەسەرەکە فەرموو دەستخۆش هەر سەرکەوتوو بیت بۆ ئەی شۆڕێ هەر لەسەر ناوە فۆلکلۆرەکەی هێناوتەتەوەیان دەستکاریت کردو لەگەڵ ئاواز و شتەکە وڵا هەر لەسەر فۆلکلۆرەکەی خۆی مۆسیقای کۆنی کۆیە تیپی مۆسیقای باوازی لێیان داوەتەوە منیش دووبارە لێم داوەتەوە نەوە کردوێتەوە هەر لە خۆی ناوی گۆرانەکە ئەی شۆڕێ و باوانم باوانمە دوو پارچە میوزیکە پێکەوەیە زۆر هەمان شێوەیان دەستکاری ئاواز و شتەکەت نەکرد نا دەستکاری نەکەی بەس کەمە گۆڕانکاریەکی بچووک کەمێک گۆڕانکاریت کردووە تا چەند بۆیەوە بڵێ مای خۆشحاڵێکم پارچە میوزیکانە ڤیددیۆکەن ینی وەکو کلیپ بڵایەکەنەوە ئێمەش وەکو گۆرانی بێژەکان بەجددیکردنی ڤیددیۆ کلیپ لۆ مێژووی خۆت و یان لۆ شارەکەت و لۆ کورد دەمینێتەوە ئێمەش حەز دەکەین وەکو ئەوان هاوتای ئەوان بەو شێوازە ڤیددیۆ کلیپ بکەین بۆ مێژووی خۆمان و شان بەشانیوان ئامێری فلوتیژێکێکە لەوە ئامێرانەی کە خۆشیانی خۆی ئامێرەشی غەربیە زیاتر بەس ئەمە چۆن بڵێ هەوڵماندا بیکەینە شەڕقی ئیشی کوردی پێ بکەین و مەقامەکانی بەیات و سەبا و هوزام ئەوانەی کە ڕۆکاری بەکاردێنین بتوانین تێکین و بیژەنین زۆر باشە لە ڤیددیۆ کلیپەکەیە خانمێکت بەکارهێناوە ئامانج لەمە چی هەر بۆ جوانی کلیپەکەیان پێم خۆ من کە مەسەڵەن ئاوازەکە دەژەنم ئەو لە شوێنێکی دوورەوە جێ لە ئاوازەکە دەبێ و سیناریۆکە بەو شێوەیە جاوەردەوەردا لێک نزیک دەبینەوە زۆر باشە ئەم جۆرەکارانە چەند خزمەت بە هونەری ڕەسەنی کوردی یەکەم خۆی نوێکردنەوەی ئاوازی فۆلکلۆر بەڕایم و ڤیددیۆ کلیپ ئاوازی فۆلکلۆر زیاتر نوێکەوە دەمینێتەوە دووبارە زیندوی دەکەیەوە بە بینەرانی شاد دەکەوێت لە زۆر کەس جێ لەو ئاوازەی نەبوو لەو گۆرانی نەبێت و ئاشنای دەکەوێت دووبارە بە جیلی نوێ و ئەو کەسانێک کە جیان لێ نەبووە زۆر باشە ڤیددیۆ کلیپەکە بەجێ هەڵم بەڵام بۆی ئاماژەش بە وێنەگر و دەرێنە ڕوشتەکان کەیتر بۆی بەجێ بێڵم و بچمە سەر بابەتێکی تر لەگەڵ زۆر باشە وڵا سوپاسی ئەو کەسانە دەکەم کە هاوکارم بوون لەگەڵم بوون کامیرەمان و دەرهێنەر کاکامون و کاکسەروەت و سوپاسی تایبەتی کاکدانەر دەکەم کە زۆر ماندوو بوو لەگەڵم سوپاسی هەموو کەسان دەکەم لەو ڤیددیۆ کلیپە لەگەرم و دەستی ماندوو بوونیان دەپوش دەستی خۆشە خۆش بێت سوپاس دەکەم بەشداریت کرد لە ئیسپانیا لە مەدریت بە کاری هونەری چی بوون ئەو کارانە کە ڕۆشتن بۆ نەورۆز بوو بەڵێ بۆ نەورۆز بوو ئێمە لە 15 مانگ نوێنەری حکوومەتی هەرێم لەوێ بانگەشەمان بۆ هات زووتر کەمە ئەو نەورۆزە لە وڵاتی ئیسپانیا لە شاری مەدریت کە ئێمە کۆنسێرتێک ئەنجام دەین و ناساندنی کەلتوری کوردی بۆ خەڵکەی ئیسپانیا و نەورۆز چمانایەکی هەیە لە لایمە و چی دەگەێنی بۆ ئەوی بەوانیان ئاشناکەین لە 15 مانگ ڕۆشتین بۆ وڵاتی ئیسپانیا لە 16 مانگ یادی هەڵەبجە بوو ئەمە لە مەدریت لە ناو ساحەکی گەورە خەڵکێکی زۆری لێبوو بەجلی کوردیەوە ئامادە بووین خۆمان گۆڕی بوو جوان ئەوەسە سنتەری مەدریدە سنتەری بەڵێ لەوێن
پارچە مۆسیقایەک و گۆرانیەکی هەڵەبجەمان لێدا بۆ خەڵکەمان گوت ئێمە لەو ڕۆژەدا ئەم کارە ساتەمان بەسەردا هاتووە و ئێوەش پێمان خۆشە بزانن و لە ئەوەی ئەم ڕۆژە تایبەتە ئێمە بگەن. زۆر باشە. کۆبوونەوەی خەڵکەکە لەگەڵ ئێوە فیدباکیان چی بوو؟ خەڵکەکە زۆریان لا سیر بوو ئەو جلک و بەرگ و ئەو شێوازی ژەنینی ئامێرەکانیمە و ئەمەسەم ئامێری فلوت و گیتار و بانجو ئەوانەکە لە کنوان بە غەربی لێدا ئێمە کردیتمانە شەرقی ئەو ئاوازە کوردیانەی پێ لێ دەین. لایەن سیر بوودا خەڵکەکی زۆر بۆ لەو ساحەیە مەش ئەوەی لە ئاگرتان کردەوە؟ ئاگر ناوەڵە شتی تایبەت ببینەوەش دەستمان نەکەوت بەڵام لە هەفتەی مانگیش یادی مامۆستای گەورە مامۆستا سەردار بوو کە کۆیە یادی کردبەوە یادی ئەم مامۆستای گەورەی کردبەوە مامۆستای فلوت و مامۆستای زۆربەی هونەرمەندەکانی ئەم مۆسیقیەکانی کورد بوو تیپی باواجی لە کۆیەوە یا یادی کردو ئێمەش توانیمان وەکو ڕێزێک بۆ مامۆستای گەورە ئەم یادە بەرزڕا بگرین نۆزدەی مانگیش کە تایبەت چوونەکەمان بۆ ئەم مناسبە بوو لە نۆزدەی مان کۆنسێرتێکمان کرد لە کاسە عەرەب لە هۆڵەکی شایستە خەڵکەکی زۆر کە زۆربەی ئیسپانی و ئەوروپی بوون سەفیرەکانی ئەم ناوچەیە پورتوگال و سەفیری عێراق و ئەوانە بەشداریان کرد بوو چەند کوردێکی لێ بوو مەدرید بۆ خۆی کوردی کەمە کورد لێ دەژێ باقی دیگانی هۆڵەکە هەر هەموو خەڵکەکەی پڕ بوو لە خەڵک هەمویان ئیسپانی و ئەوروپی بوون چەند کەسێکی کوردی لێ بوو توانیمان سعاتێ و نیوەک ئەمە مۆسیقای کوردیان پێشکەش بکەین هەندێک لە ئیسپانیەکانیش بەجلکی کوردیەوە هاتوون بۆ مناسبەیە زانویان کوردین و ئانی پرۆگرامەکەیان دیت و باسمانوان لە عێرادیاتون بەجلی کوردیەوە زۆر خۆشحاڵ بوون مۆسیقای کوردیمان پێ ناساندن و چەند گۆرانیشمان بە کۆڕز گوت و زۆر دڵخۆش بووم لە کۆتایش داوای مۆسیقایەکی سەرەعی کوردی شادیان کرد پێشکەشمان کرد نیو سەعات تقریبەن ئەمە مۆسیقای شادیمان لێدا خەڵکە هەموو شاییان کرد لەگەڵ ئەو ئیسپانی و ئەوروپیانە هەمویان بەشدار بوون. ئێوە وەکو چه ڕۆشتە بوون؟ ئێمە وەکو گروپی هاوڕێیانی ئارامە ڕۆح لێرەدا دەمەوێت سوپاسی شانازخان بکەم کە هاوکارمان بوو زۆر کاگە بزێت ڕێز و خۆشەویستیمان هەیە زۆر هاوکارمان بوو هەنی لە سەرەتای بەرنامەکەەوە تا گەڕانەوەشمان شانازخان و کاگە بزێت زۆر هاوکارمان لێرەوە دەستیان دەکوشین زۆر سوپاسیان دەکەن کە یارمەتی دەستی هونەرمەندان دەگرن و ئەوەی ئەم پرۆگرام و شتانەی هونەرمەندان بەڕێوە بچی و بتوانین ئێمە ژۆک و هەموو گەلانی تر هونەری کوردی پێشکەش بە جیهان بکەین و بێن ئێمەش ئەم هونەرە جوانەمان هەیە. لە کۆنسەرتەکە هیچ هەماهنگێکتان لەگەڵ هونەرمەندانی ئێوە دروست نەکردووەکە ئیتر پەیوەندێکی باشە بێ لە بینتانە بۆ گۆڕینەوەی ئاواز و مۆزیک بێ یان کردنی کۆنسێرت بێ لەم دوو وڵاتە بە جیاوازی خۆی لێندەر کۆمەڵێک کەسمان بینی کە ئەو ئیسپانی ئەوروپیەکان داوایان لێکردن تومە شتەکەیان لا سێر و جولگ و بەرگ و ئاواز و مۆسیقایەکانمان داوایان لێکردن جارێکی تر بەشدار بینەوە لەو یادانە بەرنامەمان هەیە لە ماوەی کەم ئیشاڵڵا سەردانی وڵاتێکی تر دەکەین بانکراینە بچین دووبارە هونەری کوردی و ئاوازی کوردی بۆ خەڵکە بناسیێنین. زۆر باشە. چ پرۆژێکتان هەیە کە لە داهاتووە کاری لەسەر بکەن وەکو گروپەکەی خۆتان؟ پرۆژەمان وڵا هەیە چەند کۆنسێرتێکمان بەدەستەوەی لە شارەکان هەتا ئێستا 6 کۆنسێرتمان کردووە لە شارەکانی هەولێر و کۆی و سلێمانی و ئاخر کۆنسێرتشمان لە مەدرید بوو. پرۆگرامی جوانمان هەیە لە داهاتوویەکی نزیک هەموو بینەران و گوێگرانمان هەوادارانمان ئەو بەرنامە و پرۆگرامانە دەبین پێشکەشیان دەکەیت. دەستەکانە خۆش بێ سوپاس بە بەشداریکردنت بەڕێز کاک باهۆز هەژار میوزیسیان سوپاس بە بەشداریکردنت. من مەڵاوەیتان لێ یەکەم لە پرۆگرامەکە بەڵام کاکە باوەس کۆتایی پێێنێ بە پارچەیەک مۆزیک. چاوان شەوتان شاد بێ و واتان لەگەڵ فەرموو.